ئایا منداڵەکەی تۆش بەیانیان نان ناخوا؟ وەکو پسپۆڕێکی تەندروستینە وەکو مامۆستایەکی پەروەردەی دەمەوێت پێت بڵێم کە منداڵان بە ڕێژەیەکی زۆر بەشێکی زۆریان حەز ناکەن نانی بەیانی بخۆن کە بێگومان ئەمەش کۆمەڵێک زیانی هەیە. یەکێک لە زیانەکانی نەخواردنی نانی بەیانی منداڵان ئەوەیە کاتێکە منداڵە نانی بەیانی ناخوا و دەڕوات بۆ قوتابخانە ئەوە بە جستەیەکی نائامادە و دەروونێکی نائامادە دەڕوات لە پۆلەکەی ئامادە دەبێت کاتێک مامۆستاوانەکەی پێ دەڵێ یان وەری ناگرێ یان ئەگەر وەری بگرێ بۆ ماوەیەکی زۆر کەم لە یادگەی دەمێنێتەوە و زیانێکی تری نەخواردنی نانی بەیانی منداڵان ئەوەیە ئەم منداڵە کاتێک برسی دەبێ پەنا دەبا بۆ خواردنی ناتەندروست. وەزیانێکی تری نەخواردنی نانی بەیانیانی منداڵان ئەوەیە ئەم منداڵە ئەم کارە و ئەم ڕەفتارەی دەبێتە ڕۆتینێکی ژیانی بە درێژایی ژیانی ناتوانین وازی لێبێنێ. لێرەش پرسیارێک دروست دەبێت ئایا چی بکەین بۆ ئەوەی ئەم حاڵەتەی منداڵەکان چارەسەر بکەین. پێش هەموو شتێک منداڵان پێویستە شەوان لە کاتێکی دیاریکراوی زۆر باشدا بخەون کە ئەمە ببێتە ڕۆتینێکی ژیانیان و سوودی لێوەربگرن و خواردنی ناتەندروست پێش ئەوەی بخەون نەخۆن. و بەیانیان کاتێک لە خەو هەڵدەستن ناکرێت 5 دقەیان 10 دقە پێش ئەوەی نانی بەیانی بخۆن و نانی بەیانی ئامادە بێ ئەم منداڵە نانی بەیانی بخۆن لەبەرەوەی گەدەی ناکرێتەوە باشتر وایە نیم سەعاتێک زووتر پێش ئەوەی نانی بەیانی بخۆن بە خەبەر هاتبن و ئامادەبن بۆ ڕۆشتن بۆ قوتابخانە و لە کۆتا خاڵدا زۆر گرنگە منداڵان ئەو خواردنە تەندروستانە بخۆن کە خۆیان حەزی لێ دەکەن نەکەوەی کە دایک و باوکەکان داوایان لێ دەکەن.